پێشنیارەکەین بۆ حکوومەتەکەی خۆمان کە حکوومەتی کوردستانە لایەنی کەم بتوانین وەکو خۆبەخش ڕێگەیان پێبین بۆ ئەوانەی کە ئارەزوومەندن بە خۆبەخش کار بکەن لە نەخۆشخانە حکوومیەکان بۆ ئێمە وەکو سەندیکا بتوانین پێویستمان بە پشتگیری فەرمانگە حکوومیەکەی هەیە کە بەیانەن لەکوێ کار دەکات هەڵبەتە ئیقامەی دەوری هەیە تەدەڕوج هەیە کەواتەوەی کاچێتە دەرەوەی شار و ئەو قۆناغانە تێپەڕ ئەبێ پێش وەرگرتنی مۆڵەتی پیشەی لە سەندیکاوە کەواتە ئێمە داوا لە حکوومەت ئەکەین لایەنی کەم وەکو خۆبەخش بتوانن دایان بەمەزن ڕێگەیان بدەن کە بێن بتوانین وادەکەی خۆیان تەواو بکەن لە ڕووی یاساییەوە داواکاری پێشکەشی سەندیکا بکەن بتوانین لە سێکتەری تایبەت ڕێگان پێبین کار بکەین و بژێوی ژیانم باش بکەین. مەداوامان لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە یاخود پزیشکانی دان بە گرێبەست یاخود بە تەعینات بێ چۆنێک بێت دامەزرانیان بۆ بکرێ ئەگەر نا بڕیار بدرێت دەستکاری قانونەکان بکرێت بۆی ڕێگەیان پێ بدرێت لە کلینیک تایبەت تا ئیش بکەن چکە لە ڕێگەی قانونیەوە ئێستا ناتوان لە کلینیکی تایبەتیشا ئیش بکەن ئەو پزیشکە گەنجانە و ئێمە دەرگامان کراوەیە دەستگای تەندروستی پێشمەرگە هەر 12 نەخۆشخانە و سەنتەرەکانی خۆی خاتە خزمەتی گشت پزیشکانەوە لە کوردستان و گشت هاوڵاتیانیشەوە و دڵنیاییشتانە دەمێت تاکو ئێستا ئێمە هیچ داواکاریی سەندیکەکانی پزیشکیمان لە هەرێمی کوردستانە ڕەت نەکرێتەوە ڕەتیش ناکەینەوە.